لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی زیاتر لە 67 ملیار و 779 ملیۆن دینار بووە. بەرابردیش بە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوویان داهاتیان 21 ملیار دینار زیادی کردووە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ئامارەکانی 6 مانگی یەکەمی ئەم ساڵی ڕاگەیاند کە لەم ماوەیەدا 540 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە و بەهۆیەوە 75 هاوڵاتی گیانیان لەدەستداوە. هەروەها 1459 کەسیش بریندار بوون کە بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو ژمارەی قوربانیەکان کەمی کردووە. لە 6 مانگی ئەم ساڵدا خەرجیەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بریتی بووە لە 10 ملیار و 22 ملیۆن و 978 هەزار دینار خەرجیەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بووە. داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵی 2019 داهاتەکە بریتی بووە لە 67 ملیار و 779 ملیۆن و 456 هەزار دینار. لە 6 مانگی ڕابردووی ئەم ساڵ 6 مانگی یەکەمی ساڵی 2019 کۆی ئەو ڕووداوانەی هاتوچۆ کە لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی تۆمار کراون بریتیە لە 540 ڕووداوی هاتوچۆ. ئاماری گیانەدەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵی 2019 کۆی ئەو کەسانەی کە بڕووداوی هاتوچۆ لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی گیانەدەستداوە 75 هاوڵاتی گیانەدەستداوە کە 58 هاوڵاتیان لە ڕەگەزی نێر بوون 17 هاوڵاتیان لە ڕەگەزی مێ بوون. بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو ساڵی 2018 گیانەدەستدانەکان کەمی کردووە. کاروان محەممەد ئەوەشی ئاشکرا کرد لە 6 مانگی ڕابردوودا 135,630 پسوڵی سەرپێچی بۆ شۆفێرانی سەرپێچی کار کراون و غەرامەیان بۆ کراوە. وتیشی لە چەند ساڵی ڕابردوودا داهاتی بەڕێوەبەرایەتیەکانیان بۆ موشەی فەرمانبەران تەرخان کرابوو، بەڵام لە ئێستادا لە 170 داهاتی بەڕێوەبەرایەتیەکە لە پەرپێدانی هاتوچۆ لە پارێزگای سلێمانی خەرج دەکرێت. ڕاستەوخۆ بزەبەت بۆ ڕێگاوبانەکان نییە. داهاتی هاتوچۆ تاوەکو ساڵی 2016 بەهۆی قەیرانی داراییەوە کۆی داهاتەکە دوای بڵێن لە چارەسەرکردنی موچەی فەرمانبەرانە خەرجەکرا. بەڵام لە ساڵی 2016ەوە فەرمانێک دەرچوو لە وەزارەتی ناوخۆوە کە ئەم داهاتە ڕێژەی لە 120 لە بواری پەرپێدانی هاتوچۆ ئاسەرفکرێتەوە کە دواتر ئەو ڕێژە لە 120 کەمی کردبووە 170. ئەو لە 170ەیە لە پرۆژەکانی پەرپێدانی هاتوچۆوانی کە بەشیشی ئاماژەمە پێدا لە هێڵکاری و تابلۆ و ئەوانەی کە پەیوەندی بە ئەندازەی هاتوچۆ هەیە. ژمارەی ئەو وێرانەی کە لایەن کامێرەکانی چاودێریکردنی خێرایی گیراوە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ بریتی وە لە 174,399 بەراورد بە ساڵی ڕابردوو 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو کە ئەو وێنانەی گیراوە لایەن کامێرەکانی چاودێریکردنی خێرایی بریتی بووە لە 118,748. بەپێی ئامارەکە بەراورد بە 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردوو ڕووداوەکانی هاتوچۆ و داهات و خەرجی زیادیان کردووە. ڕێژەی گیانەدەستدان و برینداربوونیش کەمی کردووە. زۆربەی ئەو کەسانەشی گیانیان لەدەست داوە سەرنشین بوون کە ژمارەیان 41 کەس بووە. زۆرترین حاڵەتی گیانەدەستدانیش لە دەرەوەی شار بووە کە ژمارەیان 54 هاوڵاتیە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.